ئەویش لە کەشوهەوا کە بینیمان بۆ هیوایی کە تەواوی کوردستانیان لە سڵاو و سەلامەت بناگەیان لە تەندروستی خۆیان بێت. جا هاکاردەینە سەر بابەتێکی تر کە یەکێکە لە نیشانە هەرە گرنگەکانی شارستانیەت لە هەر وڵاتێک ئەم سێکتەرە پێش بکەوێت نیشانەی ئەوەیە کە ئەو وڵاتە بەرەو پێشکەوتن بێگومان ئەمە پەیوەستە بە بنیاتنانی داهاتوو ئەویش ڕۆڵی خوێندن و فێرکردنە کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی خوێندن و فێرکردنە دەمانەوێت لەسەر ئەم بابەتە بوەستین باس لە گرنگیەکانی خوێندن و فێرکردن بکەین. بێگومان هەمومان ڕەنگە ئەم وەڵامە کلێشەیە بزانین کە بڵێن خوێندن و فێرکردن گرنگە تەواو لەوەی تێدەگەین، بەڵام گرنجەکەی چییە؟ لە چیدایە؟ چۆن دەتوانین مەسەلەن ئەم گرنجە بقۆزینەوە بۆی سوودی زیاتر بۆ هەموو سێکتەرەکان وەرگرین؟ لەسەر ئەم بابەتە دەوەستین لەگەڵ بەڕێز مامۆستا دلێر عەبدوڵڵا بەڕێوەبەری پەروەردەی ناوەندی هەولێر قسە دەکەین. مامۆستا دلێر بەیانیت باش، زۆر خۆشحاڵین ئەم بەیانێ لەگەڵمانی. جا بابەتەکە بەوەی بە چێشتر و بە سوودتر دەبێت بۆ بینەران کە لەگەڵ کەسێکی ئەزموندار قسەی لەسەر ئەم بابەتە بکەین، ڕۆڵی خوێندن و فێرکردن کە ئەمڕۆ ئەم ڕۆژەیە. مامۆستا دلێر باس لە گرنگی خوێندن و فێرکردن بکەین. ئەم ڕۆژ لەم ڕۆژەدا پەیامی تۆ چییە و گرنجەکەی لە چیدایە؟ باڵێ بەیانی وتان باش، بەیانی هەمولایەک باش. ئەمڕۆ 24 کۆمەڵی گشتینەتەوە یەکگرتووەکان دەستنیشانی کردووە وەک ڕۆژی جیهانی خوێندن. لەم ڕۆژەدا دەستنیشان کراوە بۆ هەموو ساڵێک، ئەم ساڵ شەشەم ساڵە ئەم ڕۆژە بەرزڕادەگیرێ و تەنها ڕۆژێکی دیاری کردووە وەک یادکردنەوە و بەرزڕاگرتنی بۆی گرنگی بە پەروەردە بدرێ و ئەم ساڵیش دیاریان کردووە بە پەروەردە و پەروەردە بۆ نەهێشتنی تاوان، بۆ نەهێشتنی زوڵم یاخود بۆ ئاشتەوایی. بەداخەوە ئەم ماوەیە هەرێمی کوردستان و شاری هەولێر بە تایبەتی تووشی کارەسات و دەستدرێژی بووە، بۆیش ئەمە ڕابط دەکەم بە یەکدیەوە لەبەرەوەی ئەم ساڵی دیاری کردووە بە پەروەردە بۆ دابینکردنی ئاشتی لە سەرجەم وڵاتانی جیهان. ئەم کارەساتی بەسەر شاری هەولێر و تەواوی کوردستانیان دێ، دیارە مای نیگەرانی مامۆستایانە و پەروەردیکارانە. ئێمە بە تەواوی مامۆستایان و وەزارەتی پەروەردە بە کۆی هەمولایەکەوە ڕۆژی 21 مانگ ئەم یادە لە سەرجەم ناوەندەکانی خوێندن گرنگی پێدرا و هەڵوەستەی لەسەر کرا و تەواوی مامۆستایان و قوتابیان سەرکۆنەی ئەم هێرشانەیان کرد. لێرەوەش پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی تەواوی شەهیدانی ئەم کارەساتانە و تەواوی شەهیدانی کوردستان دەکەین. پرۆسەی خوێندن دیارە لە هەرێمی کوردستان گرنگێکی تەواوی پێدراوە و هەر لە سەرەتایدا مەزراندنی کابینەی نۆدا ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی لە کارنامەکەیدا دەستنیشانی کردووەکەوە پەروەردە و فێرکردن پێویستە گرنگی پێ بدرێ و بەرەو پێش ببرێتن و لە ڕووی زانستی و پێشکەوتنە جیهانیەکان بێتن. هەر لەم زۆنگەوە وەزارەتی پەروەردە بە بەرنامەیەکی چڕ و پڕ بۆ 4 ساڵی خوێندن تەواوی ئەمانەی پێویستە بۆ پێشخستنی پەروەردە و گرنگیدان بە سێکتەرەکانی پەروەردە بەگشتی ئەنجامی داوە. هەر بۆیە لە چوارچێوەی گرنگیدان بە خوێندن و هەڵمەتێکی گشتگیر ساڵانە لە سەرەتای دەستپێکردنی خوێندن دەست پێ دەکرێت بە هاوکاری ڕێکخراوی یونیسێف. ئەم هەڵمەتە لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان ئەنجام دەدرێت. ئێمە لە پەروەردەی ناوەندی هەولێر چەند تیمی گەڕۆکمان دەبی لە سەرجەم گەڕەکەکان و ماڵ بە ماڵ دەرگە بە دەرگەلەی دەدەن و هەوڵ دەدەن هەموو ئەوانەی دابڕاون ناونووس بکرێن لە پرۆسەیەکدا خلالی لە چوارچێوەی 45 ڕۆژدا بگەڕێنەوە بەرخوێندن. باشە مامۆستا اینجا گرنگیەکەی لەوەیە کە تا چەندە ڕێژەی نەخوێنجەواری کەم بێت، تا چەندە ڕێژەی ئەوەی کە ئەو منداڵانەی کە لە خوێندن دابڕاون بگەڕێنەوە ناو ناوەندەکانی خوێندن ئەمە نیشانەی گرنگی پێدانی ئەم سێکتەرەیە لەلایەن حکوومەتەوە. با بزانین لە کارەکان چی کراوە تا ئێستا چەند قوتابی کە لە خوێندن دابڕاون لە ماوەی ئەم ساڵانە گەڕاونەتەوە بۆ ناوەندەکانی خوێندن و چەندی ڕێژەی نەخوێنجەواری کەمتر بووە.
بە تاکیت ئەم پرۆسانە هەمووی کاریگەری زۆری هەیە بۆی ڕێژەی نەخوێندەواری کەم بێتەوە و قوتابیان بگەڕێنەوە بەرخوێندن و هەموو ئاسانکاریەکیان بۆ دەکەن و پاڵپشتیان دەکەن و کەرەستەی خوێندنیا بۆ دابین دەکرێت بۆی بگەڕێنەوە دانەبڕێن لە خوێندن. دیارە دابڕانیشیان هۆکاری هەیە چ هۆکاری لاوازی ئاستی سەقافی خانەوادەکانیان لەوانەیە نەخوێندەوار بن یاخود گرفتی خێزانی و گرفتی گوزەرانی بێتن کەوا بکاتن ئەم منداڵانە کاریان پێ بکرێتن. جگە لەم بابەتەی کەوا هەڵمەتێکی گەورەیە بەڕاستی ساڵانە ئەنجام دەدرێ. ساڵی ڕابردوو 1000 و نزیکەی 300 قوتابی ناونووس کراون گەڕانەوە پرۆسەکەی خوێندن و بۆ ئەم ساڵیش زیاتر لە 1000 قوتابیە و ئێستاش دەرفەت دەدەین بە قوتابیان ئەوانەی دابڕاون بگەڕێنەوە خوێندن و کار ئاسانیان بۆ دەکرێت بۆی ساڵیان نەفەوتێ. لە ڕوویەکی دیکەوە ئێمە بنکەی نەهێشتنی نەخوێندەواری تا ئێستاش بەردەوامە. لە نێو شاری هەولێر ساڵانە ئێمە 3 بنکەی نەهێشتنی نەخوێندەواری لە سنتەری پارێزگای هەولێر هەیە و ئەم ساڵ سنتەرێکی دیکەش لە زانکۆی جیهان زیاد کراوە. هەموو ئەوانە کۆمەڵێک مامۆستایی ئەم قوتابخانەیە هەڵدەستن بە ئاسانکاری بۆ ئەمانەی دابڕاون کە زیاتریشیان بە تەمەنەکانن. بابەتێکی دیکەی گرنگ لە هەرێمی کوردستان ئەوەیە کە خوێندن بە زمانی دایک فراهەم کراوە. هەموو ئەو نەتەوانەی لە هەرێمی کوردستان دەژین بە سەرجەم قەومیاتیان ئەمانە هەمووی بە زمانی دایک خوێندنیان بۆ فراهەم کراوە جگە لە زمانی شیرینی دایک کوردی، زمانی عەرەبی، زمانی سریانی، زمانی تورکمانی و زمانی ئینگلیزیشمان هەیە. بگرە ئێستا بە زمانی فەڕەنسی و ئەڵمانیش دەخوێندرێ. هەموو ئەوانە وای کردووەکەوە منداڵ لێرە بێبەش نەبێ لە خوێندن. ئەگەر منداڵێک کوردی نەزانی بە زمانی دایک لە چنەتەوەیەک بی خوێندنی بۆ فراهەم کراوە. هەموو ئەوانە وای کردووە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان بە شێوازێکی تەندروست و زانستیانە بەڕێوە بچێ و خۆشبەختانە لە ماوەی کابینەی نۆدا ئەم 4 ساڵی ڕابردوودا هەڵمەتێکی گەورە کراوە بەڕاستی شۆڕشێکە لە بواری زانستی لە بواری پێشکەوتن لە بواری پەروەردە و فێرکردن هەرێمی کوردستانیش دەمێ لەسەر ئەم ڕۆژە کە ڕۆژی جیهانی خوێندن و فێرکردنە بێگومان خوێندن و فێرکردن ئێمە باس لە ناسینەوەی پیت و نووسینەوەی پیت ناکەین. جگە لەمانە ڕۆڵی قوتابخانەکان ڕۆڵی پەروەردە و مامۆستایان لە دروستکردنی هەستی نەتەوایەتی لە لای قوتابیان چۆنە لەم ڕۆوە؟ بێگومان سێ فاکتەری گرنگ هەیە بۆی پرۆسەی خوێندن سەرکەوتوو بێ. بابەتی مامۆستا زۆر گرنگە و پرۆگرامی خوێندن و خودی قوتابی. لەگەڵ ئەمانەشەوە هاوکاری و هەمانجی خێزان زۆر گرنگە. بابەتی ئەو پرسیارەی جەنابەت کرد لە ڕووی هەستی نەتەوایەتی ئێمە لە ڕووی پەروەردە ئینجا فێرکردنە. لە تەواوی پەروەردەکان و سەرجەم وەزارەتی پەروەردە بابەتی پەروەردە زۆر گرنگی پێدەدرێ و پێش خراوە پێشی فێرکردن خراوە. ئێمە لە تەواوی ناوەندەکانی خوێندن ڕۆژانە و لە کاتی ڕاوەستانی هەفتانە و لە هەر بۆنەیەک بێتن ئێمە هەموو ڕێنماییەکان و ئاراستەکان بۆ ئەوەیە قوتابی پەروەردە بکرێ و ئامۆژگاری بکرێ و وشیار بکرێتەوە. بۆی لە کۆمەڵێک وڵاتان چەند ساڵێکی خوێندن دەست پێ ناکە. قوتابی بەس فێر دەکرێ و پەروەردە دەکرێ و ئامادە دەکرێ چۆن ئەم منداڵە مامەڵە لەگەر دەوروبەری بکە، چۆن لەگەر ژینگە بکە، چۆن هەستی نەتەوایەتی، نیشتیمان پارێزی، خۆشەویستی خاک و وڵات ئاڵا، خۆشەویستی هاوڕێکانی، خۆشەویستی مامۆستا خێزان، هەموو ئەوانە پێویستە ئێمە لە پەروەردە گرنگی پێ بدەین و وەزارەتی پەروەردە گرنگی تەواوی پێداوە. ڕاستە ئەرچی پەروەردە بەس ئەرچی وەزارەتی پەروەردە نییە. پەروەردەکردنی منداڵ تەنها ئەرچی وەزارەتی پەروەردە نییە. سەرجەمدام و دەستگاکان و بگرا بە خاڵی سەرەکیش خێزان پێویستە هاوکار بێ بۆی بتوانین بە هەموو لایەکمان نەوەیەکی تەندروست و منداڵێکی کاریگەر و بەسوود بۆ وڵات ئێمە بەرهەم بهێنین. و هەموو ئەم بابەتە پەروەردەیانە و ڕاگررتنی بەها پیرۆزەکان و گرنگی پێدانیان و خۆی بە خاوەنی ئەم وڵاتە بزانێ منداڵ پێویستە هەر لە قۆناغی سەرەتاییەوە فێر بکرێ
لە باخچەی ساوایانەوە کۆمەڵێک بابەتی گرنگی ڕاهەندی نیشتیمانی فێری منداڵ دەکرێ پارێزگاریکردن لە وڵات لە شار لە کەل و پەلانەی لە بەردەستیتی هەموو ئەوانە لە چوارچێوەی وەزارەتی پەروەردەیە ئێمە بۆی بتوانین تاکێکی بەسوود لە وڵات بەرهەم بهێنین پێویستە لە پەروەردە کاری لەسەر بکەین گرنگی تەواوی پێ بدەین بۆی سەرپێچی کەم بکەینەوە بۆی لاساری کەم بکەینەوە پێشێلی مافەکان کەم بکەینەوە پێویستە گرنگی بە پەروەردە بدەین و هەموو وڵاتانی پێشکەوتوش لە پەروەردەوە دەستیان پێکرد باش ماوەسەد لێر سەرەتا کە دەستان کرد بە قسەکردن ئاماژەتان بۆ کرد ئەم ساڵ دروشمەکە ئاشتی بەڵێ سەبارەت بە ئاشتیە و دوورکەوتنەوە لە تاوان واتە خوێندن ئەوەندە گرنگە کە تاکووا ڕائەهێنێت کە دوورکەوێتەوە لە تاوان بێگومان ئێستا دەبینین جیهان بەهۆی کۆمەڵە جەنگەوە ناسەقامگیریە بەخۆیەوە ئەبینێت و دەمەوێت بڵێم ئەگەر هەر درەختێک ببینین هیچ ئەوە نەبوو کە یەکسەر لە سەرەتاوە درەخت بێ هەڵبەت ئەبێت تۆ یەک بوو بێت گەشەی کردبێ وردە قوپۆپی دەرێنابێت گەڵای هەبێت جا دواتر بەربدات ئێمە بۆ ئەوەی کە بتوانین درەختێکی بەبەرمان هەبێت مەبەستم لە هەر تاکێکە لەو تۆی کە ئەیچێنین مەبەستم لە قوتابیەک کە لە قۆناغەکانی باخچەی ساوایانەوە هەتاوەکو ئەگاتە زانکۆ و دواتر قۆناغەکانی خوێندن تەواو ئەکات هەر هەمووی ڕۆڵی پەروەردە چۆنە لەوەی کە دووری کاتەوە لە تاوان بۆی کە دارێکی بەردار بێت نەک دارێک بێت کە سوودی نەبێت وەک باسم کرد ئەگەر پەروەردەیەکی تەندروستما هەبێ تاوان کەم دەبتەوە سەرپێچی کەم دەبتەوە لاساری و یەکتر قبولکردن یعنی دژبەیەکدی و یەکتر قبول نەکردن کەم دەبێتەوە هەموو ئەوانە ئێمە دەتوانین لە پەروەردەوە کاری لەسەر بکەین و حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە بە جددی کاری لەسەر ئەم بابەتە کردووە و وەک گوتم ڕۆژانە ئێمە لە هەروانەیەک ئاراستەی مامۆستایان کراوە کەوا چەند خولەچێک بکاتە پەروەردە ئامۆژگاری وشیاریکردنەوەی منداڵان ئەمە سەرەتایە و بناغەیە ئینجا فێرکردنە بابەتە زانستیەکانە ئەگەر منداڵێک فێری تەواوی بابەتە ڕەوشتیەکان نەکرێ بابەتی پارێزگاریکردن نەبێ یەکتر قبولکردن خۆشەویستی ئەم بابەتە گرنگانە نەبێتن بەڕاستی لەوانەیە سوود لە بابەتە زانستیەکانی وەرنەگرێ وەک فێرکردن هەموو وەزارەتی پەروەردە وەک گوتمان سەرەتا پەروەردەیە ئینجا دەپڕژێتە سەر بابەتە فێرکاری و بابەتە زانستیەکان ئەمانە پێویستی بە ئاسانکاری هەیە پێویستی بە دابینکردن هەیە پێویستی بە گرنگیدان هەیە پێویستی بە گرنگیدانی ژێرخانی پەروەردەیی هەیە هەموو ئەوانە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم تەگەرانەی کەوا هاتووتە پێش گرفتی دارایی ساڵانی ڕابردوو گرفتی کۆڕۆنا گرفتی شەڕی داعش هەموو ئەوانە کاریگەری هەبووە ناڵێن تەنها لە هەرێمی کوردستان گرفتی کۆڕۆنا بەڵام لە تەواوی جیهان هەبووە لەگەڵ ئەمەشدا حکوومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە توانی لەم گرفتانەشدا قوتابی وا بکاتن پەیوەست بێ بە خوێندن و دانەبڕێ و تووشی لادان نەبێتن و تووشی سەرقاڵی نەبێ بەکاری تر کۆمەڵێک پرۆسە کۆمەڵێک بەرنامە کاری لەسەر کرا خۆشبەختانە تواندرا منداڵ بەردەوام بێ و پرۆسەی خوێندن دانەبڕێ و ئەوەی دەگوزارێ بەڕاستی لە هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری هەولێر و دهۆک پرۆسەی خوێندن بە شێوازێکی زۆر ڕێک و پێک و ئەوەی پێویستە ئەنجام دەدرێ لێرە پێویستە ئێمە سوپاس و پێزانین و دەستخۆشی ئاراستەی تەواوی مامۆستایانی کوردستان ئەوانەی لە ناوەندەکانی خوێندنن و بە تایبەتی شاری هەولێر بکەم کە دڵسۆزانە پێشمەرگە ئاسا لە ڕەغمی هەموو ئەو زروفانەی هاتۆتە پێش دواکەوتنی موچە ئەو گرفتە داراییانە گرفتی ئەوەی ئێستا ڕوودەداتن ئەم مەترسیانەی لەسەر شار و وڵاتە و لەگەڵ ئەوەشدا پرۆسەیەکی یەجگار ڕێک و پێک ئەنجام دەدرێت زۆر سپاس مامۆستا لێر دەستان خۆش پێی مازوونە بن هیوای بەردەوامی بۆ بە تایبەت سێکتەری پەروەردە دەخوازین تا ئەو بەردەوام بێ بێگومان ژیان بەردەوامە سپاس بۆ ئێوە